ڕۆژهەلاتە ناوین بەرەو کودەرەیە ناونیشانە سمینارە و هاتی لە دارخستن دهۆلا پاکڕەوان نەسرەدین برهێک لە نویسنگەها پارتە دیموقراتی کوردستانی سووریا لە باژارێ گرکەیلەگێ بە پێشکەشکردنا مامۆستا لوقمان شەرەف دەبێ سمینارێ بەحسەک پر فەرەهاتەکردن لەسەر خاڵن پر گرنگ دە ڕۆژهەلاتە ناویندا و پرۆژەیە ڕۆژهەلاتە ناوین ئامەزن تەبی شرۆڤەکردنا دەستپێکا بوهارە عەرەبیش بۆ عەزیزی داگەها بۆ سووریا و سەدەمن نەرەوخاندنە ڕەجێمێ داوێگابێ خيارات الدول حتى وصلنا عليك بعلاقه مجونيه امشي باش علاقه مجونيه والمشروع قبل ونحقق نصين دور مشان امكانيات سمینارە ما بەشێک بوو هەفتیا ڕەوشەنبیری ئاکو مەکتەبە پارتی دیموقراتی کوردستان سووریا لە دارخستیە وەکو پشتگیری کۆنگرێ کیتیا سیاسیرە دبن ناو نیشانێ بەرێ ڕۆژهەلاتە ناوین بکوودەیە مخص دوێ سمینارێدا ئەس بگهێنمە ئامادەیە و کورد وەکو نەتەوە نکارینە جهێخوا ببینن پشتی شەڕی جیهانی یەکەمین و دووەمین ji ber tê nekhiştin muadelatê dewlî wê serdemê. سيا ممثل لقمان تكن واخذي سر روشلاتان افين ومشروعيه شرق الاوسط جديد وقو انه جرك كرد بجك في مشروعي بن جرك قيم ومفاهيم هنا التزام ببن حتى بكنا ما في خوا ورولك جرينج في مشروعين وەکو ئەم هەمی دزانن گوهارتنن پرمەزن جێبەجێ دەبن جێ ئەنجاما پرۆژەیە ڕۆژهەلاتە ناوین داگەها بوو گوهارتنا نەخشن ڕێیا ئاشتیە لێ پرسە خۆتینێ لەسەر زمان گەلۆ ملەتێ کورد بەشێک ژێ پرۆژەیە فەرزان حسێن تلڤیزیۆنە ئارک گرکێلەگێ